ئێمە گردمە ئینامێت لێ بەڵاینە بەڵاکێ فرێنێ چ خاسە و چ خراپە هەر بەڵاو ئیمتیحانە ژیانەنە خوا جەل جەلالوهو تاقیێما کەرەوە هەر یۆجە ئێمە 50 لێوە و 100 لێوە و 1000 لێوە ئیمتیحان کردیو زیرەکترین و خاسترین ئانەنەکە ئیمتیحانەکان نەجاحەت مارۆ بەرمشۆ سەرەش بەرز بۆ فائدەی فرە فرێنێ موسیبەتەکانە کە ڕۆماکەرانە کام موسیبەتە فرە قورسا ڕۆژ کردینە فرە دڵوەش بە یەکەمین چێ و هەر موسیبەتی ڕۆکەرەوە ئیلا بۆ بەسەوە بۆ ئانەی کە خواجە گوناهاکەوە وەژ بوو فەرمایشتەوە نەفەرمەوە ئەگەر ئیماندارێ هەمێ ئەمە دڵشەرە غەمێەوە بەسیط کوچی دڵش ناڕەحەت بیخوا بەهۆش و گوناهەکە شەنە ژوەش بوو فەرماوە ئینسانی ئیماندار جەسەد و جیسم شەنە ماڵ شەنە ئەولادەکە شەن توش و موسیبەتی بۆ پاک بۆ تایەوە حەزور و خوای جەل جەلالوهو یەک گوناهش نییە سەرەوە ئاکەسەی چە بێگوناه بوو ئەگەر خوا جەل جەلالوهو توش و موسیبەتیش کرد پلەش بەرز کەرەوە گەورەش کەرەوە مهمترین چێ و بەرەو تەوبەی بەرەو سەبری بەرەو ڕەزابیەی جەخوای گرت کریۆ بەهۆ موسیبەتەکەوە پۆچی ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم تەماشا موسیبەتەکە بە ڕەحمەت کەرمێ بە جوانی کەرمێ بە جەماڵ کەرمێ مهمترین چێ و موسیبەتەکانە ئانە تۆ چەنی خوای ئاشت کەرەوە فرە و کاتی ئینسان بێ ئاگا بۆ دوور گونەوە جە ڕەب العالەمینیش گوناهەکەی دەورەش گێرا دڵش سیاو کەرە دەسێ بەرزەکەرەوە دوعانە دەسێکی سیاوی نەجوانەکەی سیاوەکە هاوار کەرەوە دڵەکەی چ سیاوەکە هاوار کەرەوە مصیبەتەنە ئینسان فشاریۆ قەترە پاک بۆوە تا بۆ بە کەسێوە ساغ و سەلامەت فەرماوە وەلەنوذیقەنەهم من العذاب الأدنى دون العذاب الأكبر لعلهم يرجعون خوا جل جلاله ئێ عقوبەتێک کە دنیانەمەوە غير عقوبەتێک ئاخرەتینێ وەی عقوبەتێک گر پەئینێنێ گێڵمێوە لعلهم يرجعون گێڵمێوە لای خوای جل جلاله و ئەپەیوەندیەکە هەنما چەنی خوای پتەوتەرش کردوێ هەر یۆجە ئێمە جە حزور و خوایە کەم تەرخەمێمە فرەفرێنێ زل لە میهرەبانەکەی خوای پێسە ماوەسە نورسی فەرماوە با بە خەیر و بەرەکەتێک گەورە و چڵاکنارەی ئێمە پەی ئانێ جارێوەتەر گێڵمێەوە و پەیوەندیەکە ماچەنی خوای جل جەلالوهو و پتەوتەرێ کەرمێ خوای داواوە نەکەرمێ هەر موسیبەتێ ئەچی ژیانە مێڕامە كرج بالرفع درجاتي وكرج بما يواني كجبنا كما وجبي يا أكرم الأكرمين.